بێگومان یەکی ئایار ئەو ڕۆژێکی تایبەتە ڕۆژی نمایشی جیهانی و ڕۆژی اعترازی جیهانی چینی کرێکارە ئەم ڕۆژێ ئەو زوتنەوە اعترازیە گەورە ئەو چینەی کە بە هەلومەرجی ئێستا معتەریزە بە نظامی کاری بەکرێ معتەریزە لە سەراسەری دنیا پیشانی ئەداتکا و دنیای کە جا ئەژێ ئەم سیستەمە اجتماعی ئەمڕۆ ئەو سیستەمە اجتماعیە نییە کە بتوانێت ژیان و ئازادی و خۆشبەختی بەشەر دابین بکات نظامێکە قابلی قبول نییە و چینی کرێکار لەو ڕۆژێدا ئەم نمایشە اعترازی ئەکات ئەو زوتنەوە جیهانی کرێکاریە لە دنیای ئەمڕۆیە لە ئەشکالی جۆرا و جۆردار بقی هاوسنگی هێزی دیاریکار لە هەر شوێنەکات ئەو پەنجەرەیە نیشانەدات کە ئەو زوتنەوەیەکی واقعی کە بیەوێ دنیا بگۆڕێت چینێکی کۆمەڵایەتی کە بەنەفعێتی ئەم دنیاە بگۆڕێت ولا هەر ئاستێکە کە لە توانایدا بێت تەقەلا ئەکات تێکۆشانەکە بۆ ئەوەی کە هەلومەرجی ژیانی هەلومەرجی گوزەرانی باشتر بێت احترام و کەرامەتی ئینسانی بەشەری ئەمڕۆ باشتر بێت خەباتێک ئەوە ڕۆژیەکی ئایار باڵێن وەکو سمبلێک وایە وەکو چەپی بێگەشتنی ئەم زوتنەوە جیهانی و اجتماعی بەشەری کرێکار و کارکردوی ئەمڕۆیە بۆ ڕەتکردنەوەی ئەو بەردەجی و کۆیلایەتی کە ژیانی ئازادی لە بەشەری ئەمڕۆ بەڵام پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشم بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەسەرەوەی کە ئایا یەکی ئایار بۆ کرێکاران ڕۆژی جەژنە یان ڕۆژی ناڕەزایەتی دەربڕینە؟ ئەگەر ئێوە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە چۆنیە دەنەوە؟ یەکی ئایار ڕۆژی اعترازە ڕۆژی اعترازە بە سیستەمێکی سیاسی و اجتماعی دیاریکرا و با کۆیلایەتێکی دیاریکرا کە کۆیلایەتی کاری بەکرێیە ڕۆژی اعترازە بەم سیستەمە بەم دنیا نایەکسانە بەم کاپیتالیزمی ئەم سەردەمە بەم شێوە لە کۆیلایەتێکە پێدەگوترێت کۆیلایەتی کاری بەکرێ ڕۆژی اعترازە و بەمعنایە ئەگەر وەری بگرین کامە خۆش بەشەوە واقعیەتی وایە تۆ دەبینی بەشە جۆرا جۆرەکانی ئەم هێزە جیهانی ئۆردووە جۆرا جۆرەکانی ئەم جیهانی ئەم چینە کۆمەڵایەتیە لە ئێرانەوە تا عێراق لە عێراقەوە تا سووریا تا تورکیا تا ئەوروپا تا ئوسترالیا بە شێوەی جۆرا جۆر اعتراز دەکات ناڵێ بزوتنەوەی مای ئەم چینە کۆمەڵایەتیە وەسەوە دەخۆڵقێنێ سامانی اجتماعی دەخۆڵقێنێ ناز و نیعمەت دەخۆڵقێنێ ڕۆژی نمایشی ئەم اعترازە جیهانیە بزوتنەوەیکی جیهانی چینێکی کۆمەڵایەتی کە داوای ڕفاها دەکات کە لە پێناو ژیانێکی باشتر خەبار دەکات بۆ تەنیا چینێکی کۆمەڵایەتی بەتابەت لە هەلومەرجی ئەم ڕایەتەوە بە ئاشکردن ئەبینین هەموو زوتنەوە جۆرا جۆرەکانی تری بۆژوازی چوونە لاوە تەنیا دەنجێت بزوتنەوەیکی اجتماعی چینێکی دیاریکراوە کە بە سەرباری هەموو ئەو ڕێگریانێک کە لە ئارادایە ئەو خار و زەخت و زۆر و سەرکوت و داپۆسینەی کە لەم سەر بۆ ئەو سەری دنیا چینی حاکمی ئەمڕۆ زاڵی کردووە بەڵام بزوتنەوەی ئەم چینە بەرگەوامەوە ڕۆژی ئێکی ئایار ئەم نمایشی جیهانی قدرەتی ئەم چینە کۆمەڵایەتیە قدرەتی اعترازی ئەم چینە کۆمەڵایەتیە بە سیستەمی باو هەلومەرجی باو سیستەمی کاری بەکرێ دەوڵەتەکانی ئایدیۆلۆژیاکانی بۆ معنایە ڕۆژێکە کە تیایدا ئینسان وەکو ئینسان بە اعتیباری خۆی بە اعتیباری هەویەتی چینایەتی خۆی ئینسانی زەحمەتکێش و کارکردوو بەرهەمێنەری ڕاستە و خۆی سامان و ناز و نیعمەتی ئەم سەردەمە اعتراز دەکات بۆ پێ بۆ معنایە زوتنەوەیکی اعترازی بەڵام پرسیارە بکەم کە بینەریش لە کردوێتی و هێن مەسەر شاشەکەکە جیاوازی و تایبەتمەندی ئایاری ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە چیدایە؟ جارێ بزوتنەوە اعترازیەکانی بەشە جۆرا جۆرەکانی ئەم چینە جیهانیە ئەم اعترازە جیهانی و کۆمەڵایەتی چینێکەکە پێشتا
دەرنەکەوتوە تا بتوانین بڵین بۆ نمونە بزوتنەوەیەکی ئایاری ئەمساڵ ئەم تایبەتمەندیانەی هەبوون لە فەڕەنسا بەم شێوەیە ڕوبەڕووی دەوڵەت و دەوڵەتی سەرمایه‌داران بوویەوە، ڕوبەڕووی پۆلیسی دەوڵەتی سەرمایه‌داری بوویەوە، خواستەکانیان ئەمە بوو تا بتوانین وەکو لە پرسیارەکەی تۆدا هاتووە بە دروستی وەڵامی پێ ئەو بدەینەوە کە تایبەتمەندیەکانی ئەو بزوتنەوەیە لە گۆشە و کەنارەکانی دنیا ئەوانە بوون تایبەتمەندی هاوبەشەکانی ئەمانە بوون تایبەتمەندیە جیاوازەکانی مثل کە بە ئەم زوتنەوەیە لە وڵاتە جۆراوجۆرەکانی دنیا لە خۆی نیشانات چی بوو چی نەبوو، بەڵام دەتوانین پرسیارەکە بەم شێوەیە ڕاست بکەینەوە کە چی وا دەکات کە بزوتنەوەیەکی ئایاری اعترازی جیهانی چینی کرێکار لە ئایاری ئەم ساڵدا لە چ هەلومەرجێکی تایبەتدا ڕوو دەدات. بێگومان ئەوە دیاری دەکات کە ئەم هەلومەرجە دیاری دەکات کە بزوتنەوە اعترازی و هاتە مەیدان و نمایشەکانی چینی کرێکار لە ئەوروپا و ئاسیا و ئەمریکا شێوەیەکی تایبەت بەخۆوە دەگرێت. ئەگەر ئێمە لێرەوە سەیری بکەین هەلومەرجی جیهانی بۆ ئێمە گوێگران و بیسەرانی ئێمە دیارە هەلومەرجێکی زۆر سەختە، سەرمایه‌داری بەتەمایە لە ڕێگای جەنگ و میلیتاریزمێکی گەورەوە هەوڵ بدات کە ڕێخستنەوەیکی ڕاستڕەوانەتری دنیای لە دەستوردایە هەرێستا ئێمە ئەبینین لە هەموو دنیا مسلمانگرانی بێداد دەکات، بێکاری بێداد دەکات لەسەری پێداویستیەکانی ژیان، ئەوەی کە ڕاستەوخۆ خۆراکی چینی کرێکار بەرهەمێنار چینەی کە نەخشی ئەساسی و دۆی ئەساسی لە بەرهەمێنانی ژیانی مادیدا هەیە تێچوو ئەمە زیاتر دەکات ومەکی ئەم چینە زیاتر ناهەموارتر دەکات بەمانایەک ئەوەی کە ئێستا لە دەستوردایە دووش لە یەکێکیان ڕێخستنەوەیەکی کۆنەپەرستانەتری دنیای داهاتووە کە ئەوەش ئامانجەکەی لێی داسەپاندنی هێزێکی کاری هەرزانترە لەوەی کە تا ئێستا هەبووە، تا ئەوەی کە ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین زنجیرێ ئەحزابی ڕاستی تون جەناح ڕاستڕەو کە لە شەقترەکانی چینی دەسەڵاتدار هاتمەتە پێشەوە پەرلەمانەکانیان داگیر کردووە، سیاسەتی ڕەسمیان داگیر کردووە، هەموو بوو ئەوەیە کە بتوانن ئەم ڕێخستنەوە کۆنەپەرستانەی دنیا بەسەرنجام گێرن تا بتوانن تێچووی هێزی کار بەلانی هەرەکەمی ممکنی خۆی بگێنن. واتە ئەمە لە ڕێگەی لێدانی هەموو ئەو مافانە بووە، ئەو مافانەوە دێکرا چینی کرێکار لە ڕێگەی خەباتی نەسڵەکانی پێشووتریەوە توانی بەسەر سەرمایه‌داریدا فەرزی بکات. ئێستا ئێمە ئەبینین لە جەرگەی ئەوروپایە ئێمە ئەوە بینین کە ئەو هێرشە دەستی پێ کردووە. بپرسم کە لە یەک ساڵی ڕابردوودا لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی گشتی کرێکار لە ئەوروپا و لەسەر تاسەری جیهاندا و بەڵام بە تایبەتی لە ئەوروپا زۆر زیاتر لە مەیدان بووە، بەڵام لە بەرامبەر ئەوەشدا زۆر زیاتر لە جاران دەستکەوتەکانی لێسەنراوەتەوە، هەر بە خۆت ئاماژت پێدا هەژاری زیای کردووە، گرانیەکی لە ڕادە بەدەر لە ئەوروپا و لە جیهاندا، بەڵام لە ئەوروپا بە تایبەتی دەبینین. ئەم ناکۆکیە لەکوێوە سەرچاوی گرتووە کە لەلایەکەوە زیاتر کرێکاران لە مەیدان بەڵام لە هەمان کاتدا دەستکەوتەکانیان کەمترە بێتەوە؟ ئەوە چاوەڕوانکراوە چونکە ڕەوتی ئاسایی ئەم سەردەما کە سەرمایە پێی تێناوە، سەرمایه‌داری پێی تێناوە ئەوەیە کە ئیلا دەبێت بتوانن یان هەوڵەکان ئەوەیە کە بتوانن دنیا بە شێوەیەکی کۆنەپەرستانەتر ڕێک بخەنەوە کە ناوەڕۆکە مادیەکەی ئەگەر بە کورتی بیڵێن کە بەباشی تێی بگەین ئەوەیە کە هێزی کار تێچوونی هێزی کار کەمتر کاتەوە بمانایەت هێزی کاری هەرزان دابین بکات تا زێنەمایی زیاتر فراهم ببێت تا ئەو ئاسی سوودەی کە سەرمایە لەم سەردەمەدا پێویستی پێێتی
بەدەستی بێن ئەمە بەشێکە لە پرۆژە و پاکەتێکی سیاسی و ئابووری گەورە کە لە ڕێگەی ئەم جەنگ و میلیتاریزم و برسێتی و گرتنەوە و لەسەرنەوەی ئەو مافانەی کە پێشووتر لە هەلومەرجی پێشووتردا وەکو ستاندارد وا قبول کرابوون ئەم پرۆژێ جێبەجێ بکات و هاتنە سەری جەناح ڕاستەکانی بۆژوازی بەشێکە لە شەقی ڕاستڕەوی بۆژوازی لە هەموو دنیادا بشێکی ڕسمی کە ئێستا خەریکن دەست بەسەر دەوڵەتی بۆژوازی دادەگرن هەمووی نیشانەی ئەوەیە کە ئەم چێشمێکە ئەم پرۆژەی ڕێخستنەوەی دنیا بە شێوەیەکی کۆنەپەرستانە و سەپاندنی هێزیکارێکی هەرزانتر بەسەر چینی کرێکارە لە ئاستی جیهانیە و دوای لە چاوەڕوانەکرێ یان نەتیجە مەنتەقیەکەی ئەوە ئەبێ کە لەلایەک چینی کرێکار ئەو مافانەی پێشووتر لەدەست بدات کە پێشتر بەدەستی هێناوە یا پێشتر سەپێنرا بوون لەلایەکی تریشۆ بەناچارە و هەلومەرجە چینی کرێکار پاڵپێوە دەنێ بۆ ئەوەی کە لە ئەشکالی گەورەتردا دەربکەوێ اعتراضاتی گەورەتر مانگرتنی گەورەتر بەڕێ بخات بەو فەرقەی کە ئێستا وەکو دەبینین جەناحی ئیتحادی و نەقادی و سندیکالیستی سەر بە سوسیال دیموکراسی لە دنیا و ترۆدیۆنیزم و ئەوانە ئەوەندە لاواز بوون ئەوەندە لێدراون کە ئیتر هەتا ناتوانن بەستەرێک بن چوارچێوەیەک بۆ ڕێخستن ئەو مقاومەتێک ئەمڕۆ چینی کرێکار لە دنیاە بەناچار بۆ بەرگری دەکرێت بۆ بەرگریکردن لە خۆی دەبێت دەستی باتێ بۆیە وەکو دەیبینین یان وەکو پێشبینی دەکرێت بەپێی ئەم هەلومەرجە واقعیە بەپێی ئەو هەلومەرجە مادی و عینیە کە ئێستا بەڕێوەیان چینی کرێکار لە تەظاهوراتی گەورەیە لە مانگرتنی گەورەیە ناچارە تعبیر لەو ڕەتکردن لەو ڕەتکردنەوەی بکات لە اعترازی خۆی بکات بەو ڕەوەندە و سیناریۆ ڕەشەی کە سەرمایە بۆ ڕێخستنەوەی پەیوەندیکار و سەرمایە دەستی بۆ بردووە ئەوەی کە ئێستا هەلومەرجێکی تایبەتە ئەوەیە کە جەناحی ئیتحادی سەر بە ماڵی سوسیال دیموکراتی بۆژوازی پێناچێت ئەو قدرەتەی مابێت کە بتوانێت هەم بەنسبەت بە چینی کرێکارەوە بەنسبەت چینی بۆژوازی شۆ ئێستا وایە ئەم خەسڵەت و زەرورەتەی لە هەر لاوە خەریکە لە دەست دەدات هەر بۆیە باڵا ڕاستەکانی بۆژوازی ناچار دەبن بە دێنە پێشەوە و دەبن بە قسەکەر و دەمڕاستی دەوڵەتی بۆژوازی لەولاشەوە ئەم هەلومەرجە مادیە ئەم هەلومەرجە واقعیە وای لێ چاوەڕوان دەکرێت کە لە بەرامبەردا رادیکالیزمی کرێکار رادیکالیزمێکی تازەی کرێکاری بە نەفەسێکی تازە بە ناچاری بێنێتەوە مەیدان ئەوە وەکو ناچاریە وایە سوتنەوەی چینی کرێکاری ئەم سەردەما ئیتر لە چوارچێوەی ئیتحادیەگەرایی و سندیکالیزم و نەقاب و ئەو شتانە ناتوانێت مقاومەتی ئەم هەلومەرجە بکە مقاومەتی ئەو هێرش و پەلامارە ڕاستەوانەی بۆژوازی بکە کە لە سەراسەری دنیاە دەستی پێکردووە هەندێک ئەوەی پێ دەڵێن نیۆلیبرالیزم بەڵام ئەمە پاکێجێکی سیاسی و اقتصادی استراتیژێکی سیاسی و اقتصادی بۆژوازیە بۆ ئەوەی کە بتوانێت هێزیکاری هەرزان بکاتە ستاندارد جاران پێشووتر بەسەرێن لە هەلومەرجی پێشووترە چینی کرێکار لە بەشەکانی تری حاشەی دنیای مەرکەزە ئەوروپا و ئەمریکا ئەوانی پێڕوو بەڕسمی وەکو حوزەی کاری هەرزان ڕاگەیاندرا بەڵام ئێستا وا پێدەچێت پاکێجێک کەسە بۆژوازی هەتا لە ئەوروپاشا دەستی بۆ بردووە پێدەچێت یان ئەوەی کە بە شێوەی واقعی لێ دەخوێنرێتەوە ئەوەیە کە تەنانەت لە ئەوروپاشا لە ئەمریکاشا خەریکن هەمان ئەو پاکێجەواتە هێزیکاری هەرزان فڕستن بەسەر چینی کرێکار بەسەر هەموو کۆی چینی کرێکار تەنانەت لە مەرکەزیشدا هەلومەرجە بێگومان لەلایەک ئیتحادیگەرایی و سوسیال دیموکراسی و ئەوانە لەو چینی کرێکارە بێبایەق دەکات بۆ زەرورەتی ئەم بزوتنەوانە بۆ
وەکو بەسەرێکی ناچاری کات چینی کار ناچار بێت استفادەی لێ بکات بێمەعنا ئەکات بێزەمینەی ئەکات تا بۆ بۆرژوازیش دەمێکە ئەم زوتنەوە چەپەکانی بۆرژوازی لەسەر سوسیال دیموکراسی ئەوانە ئەو بورد و توانە و ئیمکاناتیان یان ئەو پێویستیان بۆ بۆرژوازی لەدەست داوە وەکو عەرەبانەیان تەنانەت ناو ئەو کاتەشی کە دەوڵەت و پەرلەمانەکان بەدەستێن و انتخابات دەبنەوە زۆرتر پلاتفۆرمی ڕاز جێبەجێ دەکات یعنی پلاتفۆرمی باوەکەی تری هەمان چینی خۆیان بۆرژوازی جێبەجێ دەکات بۆی بتوانن بیبنەوە بکەم تایبەت بە ئایاری ئەم ساڵ پێت وایە لە ئایاری ئەم ساڵە چی دەبینین چۆن هێزی چینی کرێکار لە سەر شەقامەکان لە مەیداندا دەبینین و بانگەوازی چی دەکەن چی دروشمە بەرز دەکەنەوە پێشبینیکردنی ئەوەی کە چی دەبینین وەکو پێشبینیکردن وایە بەڵام خۆم تەمەنای لە دڵەوە تەمەنا ئەەکەم بزوتنەوەیکی گەورەی جیهانی کرێکاری وا ببینم کە لی بخوێنێتەوە کە بتوانێت بربەستێک بۆ ئەو بەربەریەتەی کە سەرمایه‌داری دەوێڕێکی بخات دابنێ یا سەرەتایەک بێ بۆ ئەوەی سەرەتایەک بۆ ئەوەی لێ بخوێنێتەوە کە دنیا بەرەو ئەوە ئەڕات کە بزوتنەوەیکی خۆشببینی کرێکاری ببینێ کە لە هەمان کاتە کە معتەریزە بەکاری بکرێ بە نظامی کاری بکرێ بەو بەندایەتی و کۆیلایەتی دیاریکراوەی کە ئەمڕۆ لە جێگەی تەکنۆلۆژیادا خەریکەشیان چارەنووسی بەشەریەت دەهاڕێ لە هەمان کاتیشا بتوانێت ئەو خواستانەی کە چینی کرێکاری بەشێکی ئەم دنیاە هەیەی لە ئەوروپا تا ئەمریکا گەڵاوە بکات بگەنێتە سەرەوە ئەوەی کە من چاوەڕێ دەکەم ئەوەیە کە بزوتنەوەیکی گەورەی ئایاری و کرێکاریمان دەبێت کە لە هەر ئاستێکی دابێت دنیا پیشانی ئەدات کە بزوتنەوەی تاقە بزوتنەوەی ناوتن بە هەلومەرجی ئێستا بزوتنەوەی ئەم چینەیە بزوتنەوەی چینی کرێکار و پرۆلیتاریای ئەم سەردەمەیە و هەر دەرەجەیەک ئاسایش هەر دەرەجەیەک ریفا هەر دەرەجەیەک حورمەت هەر دەرەجەیەک دەستهەبوون لە دیاریکردنی چارەنووسی خۆدا بۆ بەشەری ئامڕۆ ڕێک و ڕاست مەربوطە پەیوەندی هەیە بە توانا و قودرەتی ئەم چینە ئەگەر ئەم چینە لە مەیداندا بێت ئەگەر ئەم چینە خاوەنی ڕێکخراوە گەورە جەماوەریەکانی خۆ بێ ئەگەر ئەم چینە کۆمونیزمی عەدالەت خواز و یەکسانی خوازی خۆی لە مەیداندا ببینێ ڕابەرانی خۆی لە مەیداندا ببینێ ئەو ڕابەرانەی کە مێژوو سازن قسەیان لە ئاستی کۆمەلگاکانە دەبڕێ دەربکەون ئیتر دنیا فرسەتی ئەو پەیدا دەکات کە ئیتر قەرار نییە تەنیا بایدنەکان و خامنەیەکان و ئۆردوگانەکان و ناتانیاهوکان و ئەم جنسە کە ژیان و چارەنووسی بەشەریان گەیاندۆتە ئاستێکی زۆر ترسناک و ڕەشبڕیان لەسەر ژیانی خەڵکدا بەشێکی تری ئەو کۆمەلگای هەیە کەمپێکی تر هەیە کە ئازادی و خۆشبەختی و سەعادەتی بەشەر پەیوەندی بە دەرەجەی قودرەت و هێزی ئەوانەوە هەیە ئەوە بەگشتی ئەگەر باسی بکەین بەڵام ئەوەی کە چاوەڕوان دەکرێت بزوتنەوەی کرێکردنی ئاعترازی ئیجتیماعی جیهانی ئەم ئایارەی چینی کرێکار دەکرێت دووشتی زۆر ئەساسی وەکو تایبەتمەندی لە خۆی نیشاندایەکییان ئاعتراز بەو سیاسەتە بۆ برسیکردن کە بۆرژوازی لە ئاستی دنیادا دەستی داوەتێ لە ڕێگەی ڕێخستنی ئابووری جەنگی و ئەو هەلمەجی کە ئەیبینین لەلایەک ئاعترازی جیهانی لە دژی برسێتی لە دژی ئەم سیاسەتەی کە بۆرژوازی دەستی داوەتێ وەیەکیشان ئەو شەڕ میلیتاریزمەیە کە ئەو فەزا میلیتاریستی و جەنگیە کە بۆرژوازی ئێستا لە سەراسەری دنیاە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تا ئەوروپا بەڕێی خستووە پێم وایە ئەمە دەکرێت و زوو ناوکۆکەی تایبەتمەندی هاوبەشی ئاعترازی بەشە جۆراوجۆرەکانی ئۆردوی چینی کرێکاری ئەم سەردەمە بێ لە ئێرانەوە تاوەکو ئەمریکا لە ئەمریکاوە تا کاتە ئوسترالیا و هەموو بەشەکانی تری دنیای ئەم